بەناوی خودای گەورە و میهرەبان سڵاوی خواتان لێبێت. بابەتی پەیوەندی کۆمەڵایەتیەکان گرنگی خۆی هەیە لە ژیانی هەموو کەسێکە. طبعاً لە هەموو کاتەکانە و بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئێمە بتوانین پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان بەهێز بکەین. لەبەرچی؟ لەبەرەوەی مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە. یانی چی بوونەوەرێکی کۆمەڵایەتیە؟ یانی مرۆڤ کە هێتە دنیاوە ئەگەر کەسانی چواردەوری نەبن، بۆ نمونە دایکە باوکە ئاگاداری بن، مناڵەکە لە ناوەچی هەر ناتوانین لە ژیانە بەردەوام بێت، وەکو ئاژەڵ نییە، وەکو باڵندەکان نییە دوای ماوەیە پشت بەخۆی بەسێت. کەواتە هەر بە فطرەت هەر بە بۆ ماوە مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە، بۆیە پێویستی بەوەیە لە ناو کۆمەڵا بێت، پەیوەندی کۆمەڵایەتی باش بێت. تۆی مرۆڤی ژەگەرەتەوێت دەروون دروست بێ بێت پەیوەندی کۆمەڵایەتی و لەگەڵ چواردەوەرەکە تا هەبێت. ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە بە ڕێزان لەسەر چ بنەمایە دانرێت؟ تەبەر بنەمایەکی هاوبەشە، یانی تۆ لەگەڵ خوشک و براتە ئەگەر ئەوان وەڵامدانەوەیان نەبێت و تۆ جارێ دوو جار سەردانیان نەکەی، خزم و کەس بە هەمان شێوە وەڵامدانەوەی نەبێت، تۆش و پەیوەندیەکانی لاوازە بێت لەگەڵیانە. بۆیە ڕەمەزان کە ئێمە باسی مانگی ڕەمەزانی پیرۆزەکەین، هەر ئەوەی نیە تۆ بە ڕۆژووری، بەڵام پێویستە لە هەمان کاتیشا پەیوەندی کۆمەڵایەتی و لەگەڵ چواردەوتە، لەگەڵ هاوڵاتیانە، لەگەڵ خزم و کەسە بەهێز بێت. یەکەم شت هەموو زاناکان لەسەرەوە کۆکن کە تەنیایی گۆشەگیری دەبێتە مایەی لە دەستدانی دروستی دەرونی. یانی تۆ سەیری کە ملاحەزە بکە بەڕێزان، هەموو ئەوانەی کە گۆشەگیرن، هەموو ئەوانەی کە بۆ نمونە نەخۆشی دەرونیان هەیە، هەر لە خەمۆکیەوە بیگرە، هەر لە فۆبیاوە بیگرە، ئەمانەت حەز بە تەنیاییەکەن، دوورن لە خەڵک. کەواتە تەنیایی ئەبێتە هۆی دروستکردنی کێشەی دەرونی بۆ مرۆڤەکان. بەڵام هەندێک کەس هەیە مامەڵەکردن لەگەڵیانە زەحمەتە بەڕێزان. مەسەڵەن هەندێک کەسمان هەیە کەسانی شەڕانی و دووتیژن، هەندێک کەسمان هەیە کەسانی سایکۆپاسین. سایکۆپاسی هەر خۆی زاراوەیە کە یعنی دژی کۆمەڵ، دژی یاسا، دژی دەسەڵات. هەندێک هەیە لە مناڵیەوە بەم شێوە پەروەردەکراون، توندوتیژن، لێدان و سوکایەتی لەگەڵیان بەکار هاتووە، وایان لێ هاتووە ئەمانە تاموچێژ و خۆشی لە ئازاردانی خەڵکی، لە سوکایەتی پێکردن بە خەڵکی، لە پێشێرکردنی یاسا. بۆیە لێرە منداوە لە هەموو دایک و باوکێکەکەین کە لە مناڵیەوە ڕێگە بە مناڵەکانیان بن تێکەڵ بە مناڵانی تر بێ. تەمە نازداری زۆر خراپە، مناڵەکانتان نازدار بەخێوە مەکەن. مێڵن لە ماڵەوە خەریکی بەس ئایپاد بێ و تێکەڵ بە کەسانی تر نەبێ، چونکە گۆشەگیری و دوورەپەرێزی لێرەوە هاتووە. کێشەکەی ئەم مناڵانە چێ لەدا هاتووە؟ گۆشەگیری دەبن، تێکەڵ بە خەڵک نابن، پەیوەندی کۆمەڵایەتیان لاوازە بێ، ئەو کاتە کەسانێکی دەرون دروست نابن. وە ژیان زەحمەت بۆ بەڕێزانی، سا ژیان زۆر زەحمەتە، تۆ ناتوانی بە تەنیا بژی. پێداویستەکانی ئێمە تێرکردنی پێداویستیەکانمان پەیوەستە بە کەسانی تری چواردەورمانەوانە. بۆیە پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر زۆر گرنگە. ڕاستە لەوانەیە هەندێک کەس ئێڵێ من ژیانم قورس بووە لە بەیانیەوە تا ئێوارەی ڕاکە هەر خەریکی پەیداکردنی لوقمەدانێکم لەکوێ ئەم پەرژێ وەکو جاران بێ هیچ نیم ڕۆم سەردانی ئەموو بەوکە. ئەجا خۆ ئێستا لە ڕێگەیم تۆڕە کۆمەڵایەتیانەوە لە ڕێگەی مۆبایل و سوشیال میدیاوە هەر ڕێگەمە ڤایبەرە واتساپە نەدەچی خۆ ئەتوانی کەسێک بۆ نمونە کێشەیەکی هەیە هەواڵی برسی سەرخۆشەیەک لە یەکێکەکەی یەکێ مناسبەیەکی خۆشیە بێ دەستخۆشی لێەکەی پیرۆزبایی لێەکەی ئەمانە گرنگە. هەندێک جا پرسیارەوەمان لێکرد باش چاکرێمە بەردەوام سەردانی خەڵکەین و ئەوان سەردانمان نەکات. لێرە وەڵامەکەی چییە؟ تۆ ئەوەی لەسەرتە، مەسەن تۆ خوشک و براو هەیە، تۆ دایکە هەیە، تۆ ئامۆزاو هەیە، تۆ پورزاو هەیە، تۆ هاوڕێو هەیە، ئەوەی لەسەرتە ئەرکە ئەخلاقیەکەیە تۆ بێ سەردانی بکەیت. بەڵام جارێ سەردانەکرد، دوو سەردانەکرد، سێ سەردانەکرد، ئەو نەهاتەوە ئیتر گلەیی لە تۆ نامێنێ. بەڵام من دڵنیام ناگاتەوە کە جارێ تۆ چووی، دوو جار چووی، سێ جار چووی، مناڵەکانی ئەڵێ باشە هەممامان خاڵمان ئامۆزایەکمانە کەسێکمانە یە سەردانمانەکە هەواڵم من پرسێ باوکە بۆ تۆ ناچی؟ ئەگەری زۆر هەیە کە ئەو باوکە بگۆڕێ، ئەو کەسەی کە حەز ناکابێ بۆ ماڵێ پەیوەندی کۆمەڵایەتی لاوازە، ئەگەری زۆر هەیە بگۆڕێت. بەڵام ئەگەر تۆش نەچیت مانای وایە لێرەیە کێشەکە ئاڵۆزترە بێ، کەواتە پەیوەندیەکان دوورەکەونە. وەکو تیشمان مرۆڤ کاتێکە بێ بە مرۆڤێکی دەرون دروست کە پەیوەندی کۆمەڵایەتی. ئەزان بەڕێزان ئەوانی کە پەیوەندی کۆمەڵایەتیان بەهێزە لەگەڵ کەسانی ترە تەمەنیشان درێژترە، ئەزانی لە نەخۆشی و ینی جیهازی مەناعەیان بەقووەتە بێ. جیهازی مەناعە خۆتە زانی بریتیە لە
خڕۆکە سپیەکان لە لەشمانە ئەمانە لە کاتی نەخۆشیە لە کاتی شتێکە کە هەڕەشە بێ لەسەر جەستەمان ئەمان دژی ئەوەستنەوانێ وەکو هێزی پێشمەرگە وایە وەکو هێزێکی ناوکی وایە دیفاعمان لێکە دەرکەوتووە پەیوەندی کۆمەڵایەتی قسەی خۆش گرنگیدان بە چواردەورەکە هیوا و ئەمەل ئەمانە 1500 یەکە ژمارە خڕۆکە سپیەکان زیاکەن کەواتە ئەو کەسەی پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز بێ لەگەڵ چواردەورەکە تێکەڵی هەبێ دوور بێ لە گۆشەگیری و دوورە پەرێزی دوور بێ لە ڕەشببینی ئەمانە درەمتر نەخۆشەکەون و تەمەنیشان درێژتر بێ و ئەگەر نەخۆشکەوتن زووتر چابنەوە بۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان ئێمە جاری وایە لاوازە هەندێک جار کەسانی گێ بۆ لاو بە ناوی سەعوبەت و بە ناوی گاڵتە و دەستبازی و نوکتۆ نازانام چی هەندێک شتەڵی هەستە بریندارەکە ئێمە هیوادارین لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە یەکەم شت ئەبێ ئەوە لە بەرچاو بگری بەرامبەرەکە و ڕقی لە چیە مەیکە من یەم بۆ ماڵی جەنابێ کە ئەزانم تۆ بەسە مناڵ نییە لەم ماڵەیە ئیتۆ بە قەدەری خوایەوەوانە حکمەتێکی تیاابێ من بۆ باسی مناڵ بکەم بۆ مناڵتان نابێت و شتە تایبەتیانە نابێ باسکەم چکەمە هەستی بەرامبەرەکە بریندارەکە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان لاواز دەکات لە گرنگترین شت بە ڕێزان ئەوەیە پێڵە خۆ بخەرە شوێنی ئەو یعنی ئێمە ئەڵێ نەگەرەتەوەی لە ژیانە بەختەوەربی پێشەوەی هیچ شتێ بکەی خۆ بخەرە شوێنی بەرامبەرەکە و مەسەلەن ئایا تۆ حەزەکەی بەرامبەرەکە و پێ و نوکتە و لەسەرکە ناو ناتۆرە و لێ بدۆزێتەوانێ قسەی ناخۆش پێ بڵێ حەزەکەی بێگومان نە کەواتە تۆژەوە مەکە بۆیە هەر یەکێ لە ئێمە ئەگەر بمانەوێت لە ژیانە بەختەوەر بین چ ژیانی خێزانی بێ چ ژیانی کۆمەڵایەتی بێ چ بواری کارکردن بێ پێشەوەی هەر شتێکەکەی خۆ بخەرە شوێنی بەرامبەرەکە ئایا ئەوەی کە تۆ ئەتەوێ بەرامبەر ئەو بیکەی وای دانێ ئەو بەرامبەر تۆی کات تۆ قوبوڵتە ڕازیت ئەگەر قوبوڵتە ڕازیت بیکە مانای وایە ئەوش قوبوڵەتی بەڵام ئەگەر تۆ ڕازی نەبیت و قوبوڵە نەبێ بێگومان ئەوش قوبوڵی نابێت جا لە کوردەواری شتێکی جوانمان هەیە ئەڵێ دەرزیە بکە بە خۆتا اینجا شوژنێ بکە بە بەرامبەرە ئەگەر تۆ تەحملی ئازاری دەرزیەکە کرد کە بچووکە قیروسیا بەرامبەرەکە باش شوژنێ تەحمل کات دایمەن لە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان بەڕێزان پێویستە هەردووکمان براوە بین ینی ئێستا لە هەموو دنیایش لەسەرواکە کە گفتوگۆ مناقەشاکەن بە هەردووکتان براوە بن ینی خۆشی و متعەن لەو دانیشتنە لەو وەرگرن بەڵام بەداخەوە ئێمە ئێستا خزم و کەسی نەچین بۆ لای یەکتری یەکسەر ئەی بینە حیزبایەتیەوانێ ئەی بینە لایەنی شخصی و شتی واوانێ ئەی بینە مەزهەب و لایەن سەیرەکەی بە شەڕ کۆتاییە ئێ باشە تۆ هاتووی بۆ ماڵی من تۆ چووی بۆ ماڵی برایەکە چووی بۆ ماڵی هاوڕێیەکە کاتێکی خۆش بەسەر بەری ئەو خەمەکان بە بابی هەواڵی یەکتری پرسن ئێ دوور بکەوەرە و لەو شتانەی کە ئەو بێزارەکات بۆ باسی حیزبایەتیەکەی بۆ باسی شتی شخصی و تایبەتیەکەی بۆیە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە زۆر هەڵەیە ئێمە بچینە ناو نهێنی و تایبەتمەندەکانی کەسانی ترەوە مەسەن موچە و چەنگە بۆ نمونە مناڵتان چۆنە ئیشەکە و چیەکە و ئەمانە بەرامبەرەکە بێزارەکە بەڕێزار بۆ ئێمە هیوادارین بە هیچ شێوەیەک کەسانی چواردەورمان کە پەیوەندیان لەگەڵاکەین شتێک نەکەین کە هەستی بریندار بێت بۆ هەمومانە توانین مەز بەداخەوە زۆر جار لەگەڵ خەڵکا دانیشتنەوەڵی کاکە بچم چی بکەم یانێ بە شەڕ کۆتایی پێ بێ قسەی واکە قسەی حەلەق و مەلەقەکە قسەی تەلەڤیزۆنەکە هەندێک شتەڵێ تعلیق باسی منەکات من هاتووم بۆ لای ئەو یا جاری وایە من چوون بۆ لای خەریکی مۆبایلەکەیەتی خۆی مەژغوڵ کردە بەشتی لاوەکیەوە نازانچیەوە منی هەمال کردووە بۆیە نازانم کەواتە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەڕێزان بەم شێوە بەردەوامە بێت کە هەردووکتان براوە بن نەگێکێکتان براوە بن لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە چ کاتێک بەڕێزان سەرکەوتووە بن ببورم کە جۆگرێکی باشبی ئەزانی بەڕێزان ئێمە زۆر بەمان جۆگری باش نین یعنی زۆر دار کێشە لە مینی ژنومێردا هەیە ئەوش پەیوەندی کۆمەڵایەتیە تەبەنە بین دوو کەسە ئەبینی کێشەکە ئەوەیە ژنەکاڵە پیاوەکەم جۆم لێ ناگرێ کاتم بۆ دیاری ناکە دوو هاوڕێ لەگەڵ یەکە ئەڵێ من قسەی بۆکەم ئەو جۆم لێ ناگرێت یخۆ بەڕێزان پێویستە وەرە سەیری قانونی طبیعەتکە سەیری یاساکانی ژیانکە سەیری بایۆلۆجیاکە خوای گەورە دوو جۆی بۆ دروست کردوون یەک دەمی بۆی دروست کردوین کەواتە ئەوەندەی قسەکەی ئەبێت دوو ئەوەنگەی جۆ بگری بەڵام ئێمە بەداخەوە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان بۆ لاوازان خۆمان قساکەین یانێکی بۆ شوێنی کەسانێکی نەڵێ تۆ قسە بکەیت قسەکە و پێ بڕێ
یا مەجال نایەتێ بۆیە تۆ ئەوەی لەناو دڵ و دەروونتا هەیە ئەی شاریتەوە ناتوانانی بیگەێنیتە ئەو ناتوانانی گزارشی لێ بکەیت و یەکشتی شێبێ هەمومان بیزای بەڕێزات هیچ کەسێک نییە لە دنیاە هیچ کەسێک نییە لە دنیا لە کاتی قسەکردنا یەک کەلیمە فێر بێ تۆ گەرەتوی فێربیت پەیوەندی کۆمەڵایەتەکان گرنگە بۆ فێربوونی دابوونەریت زۆر شت لە ژیانە ئێگەر تۆ هەر قسە بکەی یەک کەلیمە فێر نابی دڵنیا بە چکە تۆ ئەو شتە ئەڵێ کە ئەیزانی ئەو شتانەی کە ئەتەوێ فێربی ئەبێ گوێ بگری بۆیە تکایە لەگەڵ مناڵتانە لەگەڵ خوشک و براتان لەگەڵ چواردەورەکانتانە لەگەڵ هەر کەسێک ئاگەتی پەیوەندی کۆمەڵایەتەکانتان بەهێز بێ گوێیان لێ بگرێت گرنگی بە خاڵە بەهێزەکان یەکتری بن بەڕێزان لەگەڵ هاوسەرتایە لەگەڵ خوشک و براتایە شتی جوانی هەیە خاڵی بەهێزی هەیە دەوەرە ئیش لەسەر ئەو خاڵە بەهێزانە بکەیت مچۆ بۆ خاڵە لاوازەکە لە مناڵەکە بۆ دەرناچێ ئەرێ بۆ وایە ئەوە بۆ وایە ئەوە بۆ وایە ئەمە هەستی بریندارەکە بەڕێزان ئەمە کێشەی بۆ دروست دەکات ئەمە واولیەکە کە حەز نەکات بێ بۆ ماڵتان یا حەز نەکات تۆ بچی بۆ ماڵێن یەکتر لەوانە بەڕێزان لە پەیوەندی کۆمەڵایەتەکان پێویستە لە شەڕجنێ و ناو ناتۆرە و قسە و قسەڵۆک بە دوور بن ئەزانی بەڕێزان ئەو کەسانەی کە نەخۆشن لە خەسەخانە ئەزانن لە دەرەوەی خەسەخانە یەکی چاوەڕێیانەکە بەراوردیان کردوون بۆ ئەوانەی کە کەس نییە لە دەرەوەی خەسەخانە چاوەڕێیان کەسەیان زووتر چاکبوونەوە بەڕێزان بۆ لەبەرەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکانیان بەهێزە بۆی هیوادارم ئەگەر دەتەوێت لە ژیانی خێزانیە لە ژیانی ئیشکردنتا لە ژیانی خوێندنتا سەرکەوتوبی پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز لەسەر ئەو بنەمایانە دابنێ وڵی هەر کەسێ لە ئێمە بەو شێوە مامەڵە لەگەڵ چواردەورەکە بکە من دڵنیام هیچ کێشەیەکی نابێت و بەختەوەرە بێ و وتیشمان مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتی پێویستی بە پەیوەندی کۆمەڵایەتی هەیە سپاس بۆ ملای